دکتۆر لەوانەیە ئەو تایبەتمەندیانەی کە من لە کەسایەتی کەسانی تەواویستا باسم کردیان پەرفێکشنیزم لەوانەیە هەندێکمان بینی بێتمان لە چواردەوری خۆمانە لەنە هەندێک جارش تەنانەت لە خۆمانە هەستمان بە کۆمەڵێک لە بابەتەکانی لەم جۆرە کردبێت بەڵام وەک دەستەواژەکە تازەیە لەوانەیە بەلای زۆرێکمانەوە تازە بێت بەرگوێکەوتنی پێم خۆشە هەر سەرەتای گفتوگەکەمان بەمەوە بێت کە تەواویست چۆن کەسێکە ئایا ئەمە کێشەیەکی دەرونی حسابی بۆ کرێت ئەمانە کێشە و خەلەلەکان کە لە ژیانیانە بەرەوکیانەگرێت چۆنە بۆ پێی ئەوترێت کە ئەمە وەک کێشەیەک سەیرەکرێ. باش زۆر سپاس. ئەمە خوێندنەوەیەکی دەرونی بۆ شتاکەین. بەڵێ بەگشتی هەموو کەسێک تۆزێک لەو سیفاتانەی تیا هەیە جەنا بەدوتر ڕەنگە لە خۆشتابێ لە منیشابێ لە منە هەیە. اینجا پرفکشنست هەر بەگشتی ئەو کەسەیە کە زۆر معەزەبە لە ژیانیا زۆر عەزەتی ئەخوا لە ژیانی خۆیان چونکە حەزەکە هەموو شتێ بە تەرتیب و بە ڕێکوپێکی بێ بەو شێوەیە کە خۆی ئەیەوێت بۆ تەبیعی خەڵکیش هەمووی وان نییە لەبەرەوە جۆرێکە لە وەکو سفتێک یا سیمایەکی کەسێتی ئەو مرۆڤە کەوای لەکە حەزی لە ئەوە بێ هەموو شتێک بە ڕێکوپێکی و بە مەزبوطی و بە تەرتیب بێ یعنی بۆ نمونە من کە سەیری خۆمەکەم ئەوەم بۆن باغەم واداناوە یەک تۆز بێ بەولاوە ئەوە پێم ناخۆشە زۆر پێم ناخۆشە ڕەنگێکێکی تر بێ بەلایەوە تەبیعی بێ کەواتە کەسێتی خەڵک بەگشتی ئەنواعی هەیە ئەم کەسانە پەرفێکشنستەکان ئەو کەسانن کە کەسێتیەکەیان ئەو سیماتیان زۆر تیا هەیە حەزەکەن هەموو شتێک لە شوێنی خۆیان بێ لە کاتی خۆیان بێ بە تەرتیبی خۆیان بێ بە مەزبوطی خۆیان بێ دکتۆرانێ هەندێک کەس لەگەڵ وەسواسە لی بگۆڕێت وەڵا هەندێک کەسی ناوێ خۆی ئەوەی جۆرێک لە واسواسی بە حقیقەت خۆی نەخۆشیەک نییە پێ بڵێن پەرفێکشنزم بەڵام نەخۆشیەک هەیە پێڵێن واسواسی ئەو کەسانەی کە واسواسن کەسێتەکەیان لەو جۆرەیە کە پەرفێکشنستن اینجا طبیعی دەرەجەی هەیە یعنی بڵێن بەعزێکی کەمە زۆر تەسیر ناکەوە زۆر ضروریە بۆ ئینسان یعنی من سەر پێشەوە بێ مەژوورەوە سەیری ئەو بەڕێزانەمە کرد کە کامیرە و شت ئەبەن بەڕێ و کۆنتترۆلی هینەکەکەن ئەنواعی هەیە مەسەرەن کاتی کە سەیری ئەم منزەرەکە یەک تۆز لادانێک هەبێ زۆری پێ ناخۆشە یەکسەر پێتان ئەڵێ فلان شت ئەوە بکەن فلان شت ئەوە بکەن بۆین باغەکەت وا لێ بکە ئەو وایرە باش دابنێ بەلایەوە چونکە زۆر مهمە شتەکانی هەمووی بە مەزبوطی بێ دەهەشە بەلایەوە زۆر مهم نییە تر بەرنامەیەکەوە ڕواو دوایەکی کەیەت و دانیشە اینجا لە ناو دکتۆرە بۆ نمونە یعنی ئەو دکتۆرەی کە پەرفێکشنزمی تیان نەبێ بە تایبەتی باسی جەڕاحەکانەکەم هەمومان بەعزێ حقایەتمان بیستووە تر بەعزێکی ڕاستە و بەعزێکی مبالغەی تایە کە ئەڵێ گۆزی لە ناو سکی نەخۆشەکە لە بیرچوو یا مەقەسێکی لە ناو سکی نەخۆشەکە لە بیرچوو ئەمە ئەگەر ئەو دکتۆرە ئەم پەرفێکشنزمەی تیان نەبێت کە عملیاتەکە تەواوەکە و هەموو شتێک ئەبڕێنیتەوە ئەبێ ینی ئەمە ئەبێ سفەتی ئەم دکتۆرەوە بێ پێیان بڵێ ئادەی ژمارەی شتەکانت بژمێرە چەند مەقەستت دانا چەند شتت دانا کە بڵێن پێ دووری تۆمانە ئەبێ هەمووی حساب بکە ئەگەر مەزبوط بوو ئەڵە ئیشەکەم مەزبوطە ئەگەر مەزبوط نەبوو بڵێن نقصانی تیا هەبوو خۆ ئەمە سیارە نییە کە یەکێتەوە دوایە بەستیتەوە بڕغەیەکی لێمێنێتەوەڵەوە چێڵەوە زیافڕەیە ئەمە ئەوە نییە ئەمە جسمی ئینسانە لەبەرەوە زۆر گرنگە بۆ دکتۆر بۆ بەعزێ خەڵکی تر بۆ مهندس تۆزە پەرفێکشنزمی تیابێ بەڵام کەی ئەو حاڵەتە لە حەدی خۆی تێپەڕی ئیتر ئەو کەسە نەیتوانی ئیش بکە ینی بۆ نمونە تۆ چی جلێک لە ئۆتوهەی باشە جارێ دوو جار لە ئۆتوهەی تر بەدڵتە لەوە زیاتر چێ بەڵام ئەگەر وتت نەخێرەوە یەک تۆز هینی تایە چشێکی تیابا لە ئێمە ئەیهێنی و ئەیبەی هەتا کراسەکە ئەسووتێنی ئەوە بێ بە نەخۆشی تەبان پێگەی ئەو ئافرەتەیش کە ئەو ڕەبتێکەکەینە بە واسواسی ئەو ئافرەتەی کە قاپەشوە لەسەر سنکەکە طبیعی ئەیشوایتر هەمومان نەزانین هەمووش بە ڕەنگە یارمەتی کە سوکاری خۆمەمان نابێ جارێ دوو جار شاڵەکەی لێ و ئاوێکی لێەوەی کە پێڵەن بسمیلەکەی بسمیلەکەی و لایە بێ باشە بەڵام ئەم ژنە ئیشەکەی بەدەست ناڕوە بۆ چونکە حەزەکە زۆر پاک بێ زۆر پاک بێ هەر خەریکە بێ هەر خەریکە بێ هەر خەریکە بێ ئەبێ بەنیوەڕۆ چێشتەکەشی لێ ناوە پیاوەکەیت ماڵەوە هزار بۆڵە بۆڵ و قسەی لەگەڵاکە کەواتە کەی ئەم حاڵەتە گەیشتە ئەوەی مرۆڤەکە نەتوانێت ژیانێکی ئاسایی بژی کاری کردە سەر توانای کارکردنی توانای بڵێن تێکەڵاوی بوونی کۆمەڵایەتی لەگەڵ خەڵکە ئەگەر خوێنکار بێ تەمانەوەشم لەبیر چوو بیڵە من نەخۆشیە بۆ لام ئەڵە دکتۆر من خوێنکارم لاپەڕێگە خوێنمەوە اینجا ئێستا زۆربەی خەڵک بە ئایپاد دەخوێنێتەوە لاپەڕێگە خوێنمەوە لە سەرەتا تا ئەخیرە سوور ئەزانم کە من ئەم شتە چۆتە مێشکمەوە ئەیزانم بەڵام هەرە بێ پیا بڕۆمەوە
هەڕە بێ پیا بڕۆمەوە 2 ساعت تێپەڕە و تۆ تەنها 1 لاپەڕەت خوێندۆتەوە کەواتە ئەمە کاریگەری هەبوو لەسەر مرۆڤەکە کەی وای بەزەبت کەی وای لێ هات ئەوە ئیتر ئەو کەسە ئەبێ بە نەخۆش ئەمە یەک وەکوتیشم چونکە حەزەکە هەموو شتێ مەزبوط بێ و خەڵکیش هەموو شتێک مەزبوط ناکە خەفەت ئەخوا بۆیە ئەڵم ئەم جۆرە کەسانە بۆ دەسم پێ کرد معەزەبن لە ژیانیانە چونکە لە ژیانی وا حەزەکەن هەموو شتێک بەدلی ئەوان بێ خەڵکی شەرت نییە هەموو شتێک بەدلی ئەوان دکتۆر ئەم حاڵەتە جا کراوەتەوە کە لە چ ڕەگەزێک زیاتر تووشی ئەم حاڵەتە ئەبێ یاخود لە چ تەمەنێکەوە زیاتر کەسەکان ڕەنگە تووشی ئەم حاڵەتە بن کە بە شێوازێکی زیاد لە پێویست حاڵەتەکە لەلایەن دروست ببێت و ببێت بە نەخۆشی بەڵێ جاران ئەم نەخۆشیە لەگەڵ قەلەقاوەتە دڵە ڕاوکیا پۆلێ نەکرا بەڵام ئیسە جاکراوە تۆ خۆی بە تەنیا یعنی نەکەر واسواسی واسواسیە پرفکشنیسمە هەروەها بەعزشتی تریش هەیە ئەوانەی کە رازینین لە جسمی خۆیان ئەوە هەموو جارە من کە ئەم وڵاتان بۆ مقابلە ئەڵێن با مقابلەی داهاتوو لەسەر ئەوە قسە بکەینی تر ڕێک ناکەوێت عەلا کولین بەگشتی لە نێر و لەمێ هەیە لە هەردووکیانە لە هەموو تەمەنەکانی شایە من مناڵم دیوە 8 ساڵ بووە ئەم حاڵەتی تیا بووە طبعا زەلامیشم دیوە زۆر گەورە بووە ئەم حاڵەتی تیا بوو بەڵام بەگشتی زۆربەی ئەوان بینین گەنجن یعنی لە بینی بڵێن 15 ساڵیە هەتاکو 45-50 ساڵیە هەیە لە هەردوو ڕەگەزەکەیشا هەیە و لە زۆربەی کەڵچورەکان هەیە شوێنەکانە هەیە بەڵام ئەگۆڕێت یعنی مەسەنەن با بڵێن ئینتەلەکچوەڵز یعنی ئەوانەی کە زیاتر مشتیان بەکارهێنن ئیتر مامۆسای زانکۆیە دکتۆرە مهەندیسە ئیعلامیە بە تایبەتی ئەکادمیەکان لەناو ئەوانە ڕەنگە زیاتر بێ لە کەلتورێکی تر لە بڵێن کەلتوری بۆ نمونە لە منطقەی سناعی مەسەرەن لەوە ڕەنگە مهم نەبێ بۆیە هەموو کەسێک تووشە بێ بەڵام بەپێی کەلتورەکان حاڵەتێکی دیاریکراو هەیە دکتۆر کە بەسەر کەسەکە بێت وای لەبێت کە ئەمەی لەلا زۆر ببێت یعنی خۆی پێشتر بۆ شێوازە نەبوو بێ خۆی پێشتر وەک نەخۆشی سیر نەکرابێ بەڵام لە حاڵەتێکی دیاریکراوەوە ئەم کەسە بۆ شێوازەی لەبێت خۆی بابیکەن بە سێ قۆناغ قۆناغی یەکەم بەس سفتێکە ئەوە لەناو هەموو کەسێکە هەیە هەموو کەسێک حەزەکە ئیشەکانی کە شتەکانێکە بە جوانی بیکە ئەمە وەکو سفتێک هیچ کێشەی نییە و هیچ مشکلەی نییە و بەعزە کەس هەیە حەزەکە دایم ئەنیق و جوان و ڕێک و پێک بێ کە بەعزێ کەسیش هەیە بەلایەوە گرنگ نییە ئەمە یەکێکە وەکو سفتێک سمەتێک دوای تۆزێک پێشەکەوێ ئەبێ بە ئۆبسەشنەڵ پەرسۆناڵەتی ئەو کەسانەی کە شخصێتێکی واسواسیان هەیە ئەمە کە بوو بە کەسێتی واسواسی ئەبێ بە حاڵەتێکی نائاسایی یعنی ئەبێ بە سەرەتایی نەخۆشیەک و چونکە ئیتر ئەو مرۆڤە وەکوتم توانای بڵێن بەڕێوەبردننی ژیانێکی ئاسایی 100% نییە هەرچەنە کەس 100% نییە بەڵام نایبا بەڕێوە ئەو شتە حاڵەتی سێهەمیین کە ئەبێ بە نەخۆشی بوو بە نەخۆشی واسواسی ئەوە ئیتر زۆر کاریگەری هەیە لەسەر ژیانی مرۆڤەکە و توانای ژیانێکی ئاسایی نامێنێ و ئەو وەختە پێویستی بە چارەسەر ئەوێ هیچ دووهەمیش کەوتم کەسێتی واسواسی ڕەنگە هەتا حدێک بەعزێ کەس خۆی ئەگرێ یعنی بڵێن ئەم شتانەی کە هەیەی دایە پۆشێ لە بەعزە شوێنە باسی ناکە تەحملی ئەکا هەر چۆنێ بێ مەسەن ئەچێ بۆ مەتعام خواردنەکە لە ناو قاپێکە دانراوە ئەم بەدڵی نییە شکاوە ناشرینە یا شتێکی وە ئەڵێ ناخۆم دڵم نایبە ناڵێ من فکرم بێزی لەکەمەوە نەفسم ناچێتە سەری ئەمە هەر چۆنێ بێ ئیدارەیەەکە بەس کە بوو بە مەسەلەی واسواسی ئیتر ئەبێ بە کێشە چکە توانایی بەڕێوەبردننی ژیانێکی ئاسایی نامێنێ ناتوانێت وەکو خەڵکی تر بژی ئەوە تەمعاً 100% پێویستی بە چارەسەرە بێ ئەویش دوو جۆرە جۆری یەکەمی ئەو کەسانن کە خۆی هەستی پێ ناکە یا هەستیشی پێ بکە ئاعترافی پێ ناکە بەڵام کەی ئەوەنە کاریگەری کردە سەری یان ئەوەنە چواردەورەکەی خوێنیان بە مێشکیاچکە ئەوش هەیە چۆ دەوروبەرەکەی تەحملی ناکەن یاڵن ئەمەی تۆیەکی ئاسایی نییە کاکە ئێمەشت کوشت لەگەڵ خۆتا ئەوە لەو حاڵەتە تەمان ئیتر ئەڵەوە دەباشە مادامایە بمبەن بۆ چارەسەر اینجا کە ئەبرێ بۆ چارەسەر بەڵێ ئەو قۆناغەیە کە پێویستی بە چارەسەر ئەبێ چارەسەری تر هەرچی نوعەیەک بێ ئەوەی کە ئێمە هەمانەوە بەکارهێنین لەگەڵ جا دکتۆر پێشەوەی کە بچینە سەر چارەسەرەکان کە قۆناغێکی زۆر گرنگە با لەسەر ئەم بابەتە قسە بکەین چی واکات کێشەیەک یان نەخۆشیێکی لەم جۆرە لە کەسەکانە دروست بێت بەڵێ
یەک شتی کەم نەبیت شو باسی کەم بەعزە جارێ واسواسیەکە کەمە بەس بە حەقیقەت سەرەتای نیشانەی نەخۆشیێکی ترە ئەوە بەشێکی وەڵامی پرسیارەکەی بەڕێزی ئاتەوە یعنی هەندێک جار بەعزە نەخۆشی خراپمان هەیە بۆ نمونە سکتسۆفرینیا واتە ئینفیسام شخصی خەڵکیش پێڵە شیزۆفرینیا ئەوە بەعزە جارێ بە واسواسی دەست پێەکە یان نەخۆشیەکە تووشی ئەم حاڵەتە ئەبێ کە ئەنواعی نیشانەی هەیە بەڵام دواییش بەشێکی لە نیشانەکانی ئەبێ بە واسواسی بەڵام ئەم واسواسیە کەمە یعنی هەموو ئێمە بۆ دەستنیشانکردنی هەژ نەخۆشیە کۆمەڵێک خاڵمانە 1 2 3 4 5 هەمووی پڕ ناکاتەوە بۆی بڵێن ئەمە نەخۆشی واسواسی هەیە لەبەرەوە ئەمە چی هەیە انفصام شخصی هەیە شیزۆفرینیا هەیە لەگەڵ یا واسواسیشی هەیە بەڵام کەسێتیەکان کەسێتی مرۆڤ چۆن وا دەرەچێت دوو شت هەیە کاریگەری تێەکە ئەمە تەوان ئەتوانی بەسەر هەموو جۆرە کەسێتیەک تەطبیقی بکەیت بالمناسبە بەعزە کەس هەیەڵە کەسایەتی و هەیەڵە کەسێتی کەسێکی تایبەتە شخصێتێکی تایبەتە تێگەی ئێستا مەسەلەن جۆن بایدن هینێکە ئەو کەسایەتیەکە بەڵام کەسێتی یعنی شخصێتی ئەو مرۆڤە ئەمە زۆر بە هەڵە بەعزجارێ باسەکرێت لەسەر تەلەڤیزیۆن ئەو شوێنیوە کەسێتی مرۆڤەکە زادەی دووشتە یا بەرهەمی دووشتە یەکێکیان جیناتە لە ناو کە سوکاریەوە بۆیە ئەبینی لە ناو خێزانێکە زۆربیان لەو جۆرن جۆری پرفکشنزمن و لە عینی وەختیشە واسواسیشن ئەو ماڵە ئەمە لەو نوعانن کە هێشتا منیەتە بیرم هێشتا مەسلەی کۆرۆنە و شتیش نەبوو بوو خەڵک هەبوو یەک دوو کەس ئەناسم بەیانی زوو کە ئەچوو سەمون بکرا لە سەمونخانە دەستکەشی لە دەسەکرد کەس نێزانین دەستکەشی ئەو کاتە بۆچی دەستکەش لە دەسەکەیت و کە ئەچوو نەیهێشت کرێکاری سەمونخانەکە دەست با لە سەمونەکە و بۆ خاتە ناو علاگەی خۆی ئەوایە بۆ دەستکێشە دەریە ناوی خساتە ناو سەمونەکە ئەنجامە خێزانەکە هەمووی وایە کەواتە یەکەم شێت وراستە دەورە بینێت دووهەمیش ئەو شوێنەی ئەو ژینگەی کە تایە پەروەردە ئەبی تایە گەورە ئەبی بێگومان ئەم جۆرە ژینگەیە ڕێخۆشکەرە یعنی چاو ئەکەن لە کەسێکە هەم چاوەکەم هەم سەیرێکە پەروەردەکەیش دەور ئەبینێ ئیتر دواییش تەمان کە گەورە ئەبێ ئیتر ئەوامری تر هەیە اینجا زۆر کەس هەیە ئەفەن ئەوانەی کە کەسێتیەکەیان وایە ئەوە هەر لە مناڵیەوە وایە بەڵام ئەو کەسانەی کە لە ناکاوە توش ئەبن وەکو بەڕێزروتت ئەمە ئەوانن کە تووشی نەخۆشی ئەبن ینی خۆی تەبیعیە دوایی سەدمەیەکە بێ ینی سێمە چەندین کەسمان هەیە لە دوای ئەم کۆرۆنەیە ئەوە نزیکەی ساڵێک و قسوورە ئەم میوانێکی ڕەزا قورسمان لە ناوایە دوای ئەوەی کە توش ئەبێ یان کەسێکی توش ئەبێ ئەبینی تووشی ئەم واسواسی ئەبێ یە بۆ لامان بۆ چارە سەرەڵێتر ئیدارە نەما ناتوانم بژیم لەگەڵە بۆیە نەخۆشیەک ڕووداوێک ناخۆشیەک ئەمانە هەمووی ئەبن بە هۆکارێک بۆ ئەوی تا دەرکەوێت خۆی تۆزێکی تیا هەیە بەڵام هەرچۆنێ بێ ئیدارەی کردووە وەکو بڵێن سارەیەک خەلەلێکی تیا هەیە دەنگێکی بەسیتە کابرا گوێ نهاتێ دوایی وردە لەسەر تاسەیەگە لە شتێکە ئیتر خەلەلەکان دەرەکەوێت ئاوایە کەیە بۆ لامان دکتۆر هەندێک جار ئێمە مناڵانمان هەیە دایک و باوک پیانەڵێن تۆ ئەبێ لە پۆلا باشترین بیت میوانمان دێت ئەبێ باشترین میوانی ناو ئەو میوانیە باشترین مناڵی ناو میوان یعنی ئەوەی کە پەروەردەی دایک و باوک هەندێک جار ئەوە نە چاوەڕێکە مناڵەکە باشترین بێ ئەم تەوەقعی باشتر بوون لە مناڵە وا ناکات هەندێک جار ئەم وەسواسی تیا با بڵێن چەکەرە بعد بناغی تیابنرە دواتر لە مناڵی لە گەورە یابی کات بۆ کەسێک کە کەسێتیەکەی پەرفێکشنیزمە هەتا حدێک دەورە بینێ هەتا حدێک دەورە بینێ بە حەقیقەت ئەبێ بە دوو جۆر بۆی بچی ئەوە جۆرێکیان هانی بدەیت ئەڵێ هەوڵ بدە ببی بە باشترینی و جۆری دووهەمیان ئەبێت تۆ باشترین بیت بۆیە ئێمە زۆر جار بەداخەوە بعضێ نیشانە ئەبین نەک واسواسی شتی تریش بعضێ نیشانە نەعەفو بعضێ مناڵمان بۆ هێنن کە سوکاری بڵێ مناڵی دکتۆر مناڵی ئینسانی بەناوبانگ بۆ شتانە چونکە تەوەقعاتەکەی زۆر لە پێشبینیەکانی ئەو باوکو دایکە زۆر لە حەدی تەبیعی زیاترە بە نەخۆش ئەیا لە قەڵەم و ئەهێنێ بۆ لامان ئەڵێ من وا هەستەکەم ئەم مناڵم تەواو نییە چونکە من ئەو شتانەی کە پێی ئەڵم نایکا نەگەیشتۆتەوە ئاستە ئەوە غەڵەتە تەمان ئەو جۆرەی کە بەڕێز دێڵێ ئەوەی کە ڕاست ئەوەیە و دروست ئەوەیە پێی بڵێ ئەبێ هەوڵبەی ببی بە باشترین هەوڵبەی ببی بە تەبعاً یەک شتیکەیش هەیە هەموو بەشەرێک خوای گەورە کە دروستیەکە ئەنجا ئێمە زیرەکیەکانمان ئەنواعی زیرەکیمان تێ ئەبێ هەر یەکێک لە ئێمە لە یەکێک یا لە دوان لە زیرەکیەکانە
بڵێن پێشکەوتوترە لە خەڵکی ترە وەتەبەن دۆری دایک و باوک ئەوەیە ئەو زیرەکیە بدۆزێتەوە تەشخیصی کا و پەمپیە یعنی هانی بابەوەی بەکاری بێنێت زەمینەکەی بۆ خۆش زەمینەکەشی بۆ خۆشکە اینجا بۆیە دەوری دایک و باوک ئەوەیە کە بزانێ مناڵەکە مناڵ هەیە لە مۆسیقا هەر هێشتا بچووکە سێ چوار ساڵە و حەزی لە مۆسیقایە بە فێری بکەیت دو ئەبێ تاوان ئەوسا پێی ئەڵێ تۆ ئەبێ بی بە باشترین مۆسیقی هەوڵی بۆ بی قەیناکە بەڵام ئەگەر نەبووی نەک سەرزەنشتی کەینەک لێی تووڕەبی ئەو شتانە چووکە خەفەتبارە مناڵە پێتر ئەڵێ من هەستەکەم تاوانبارم بەرامبەر بە دایک و باوکم مناڵی کە هەیە هەر لە مناڵیەوە ئەبینی قابلەتی لەبەرکردنی تیا هەیە ئەگەر کە سوکارەکەی ماڵێکی مسلمان بن هەر لە حەوەش ساڵیەوە قورئانی پێلەبەرەکەن جا لەبەرەوە هەر شوێنە و جیاوازە بۆیە وەڵامی قسەکەی بەڕێزت ئەوەیە کە گرنگە مناڵت هان بدەیت گرنگە پێی بڵێ گرنگە ئەنواعی شتی بە بڕەخسێنیکەوە تەشجیعیکەی بگاتە ئەو شتێک کە باوکی و دایکی حەزیان لێ پێی بگات بەڵام مەرج نییە وەکو باوکو دایکی دەرچێت و مەرجش نییە ئەلەو شتا ئەو زیرەک بێ ڕەنگە لە شتی ترا زیرەک بێ لەبەرەوە گرنگە تۆ بگەڕێی بزانی ئەو کەسە چ پۆتەنشیەڵێک چ قابلێتێکی تیا هەیە تاقەیەکی کامینەی تیا هەیە لەکوێیە لەوە هانی بیت و پێی بڵێ تۆ ئەبێ باشترین بی بەڵام نابێت سەرزەنشتیشی بکەی ئەگەر باشترین نەبوو ئەویتر خوای گەورە ئەوە نەیاوەتێ لە زیاتر نابێت زەختی لێ باش دکتۆر ئەگەر کەسانێک کەسێکی هاوشێوەی ئەم کەسانیان لە ناو ماڵەکانە هەبوو کە وەکو نەخۆشی پێرفێکشنیزمی هەبوو پێویستەکە بە شێوازێک مامەڵی لەگەڵ بکەن ئایا زۆر وتن لەگەڵ ئەو کەسانەیە ئەبێتە هۆکارێک بۆ ئەوەی کە نەخۆشیەکە زیاتر و زیاتر ببێ لەگەڵ یاخود پێویستەکە مامەڵەکە بە شێوازێک بێ ئێمە ئەگەر نەخۆشی نەبێت بەس هەر بڵێن تۆزێک صفاتی تیاوی پەرفێکشنیست بێ هیچی ناوێت طبیعیە یعنی ئێستا من کە پێم ئەڵێن سەعات 8:30 و سایقەکەی کورسات دێت بە دوات هاتێنێ بۆ بەرنامە من لە 8:20 دقەوە حازرم هەموو شتێکم تەرتیب کردووە حتا پەراوەم کردووە چۆن ئەچمە بەردەرگاوە گەڕێمەوە گەر سایقەکە پیۆمە لە بەردەرگا وەستاوم چۆن ماسکەکە لەگەڵ خۆم ئیلا ئاخری ئەمە چ تەسیرێک ناکات نە لە خۆم نە لە خێزانەکەم بەڵام کە گەیشتە ئەوەی هیچم پێ نەکرێت نەمپەرژە ئیشەکە بکەم چونکە ئەوە نە حەزەکەم هەموو شتێکم بەموو لە جێ خۆیان بێ ئەوە طبیعی بوو بە نەخۆشی اینجا کە سوکارەکە لێرا دوونەوە نوعێکی هەیە دایم جنێوە و دایم شەڕە و دایم ڕخنەیە و دایم قسەی ناشرینە و ئەوە طبیعی هەردوو لا زەرمەندە بنتیایە ئەوە پێڵێن لوز یعنی هەردووکیان ئەدۆڕێنن بەڵام ئەگەر کە سوکارەکە هەندەر بوون کورە وەڵی هیچی وای نەماوە ئەو مەزبووتەوە ئیشەکە تەواو و بێ نازم چی ئەویش تۆزێ هەوڵیە قەیناکە خۆی لە ناو ناخی خۆیان پێی ناخۆشە شتەکەوە حەزەکە 100% هەموو شتێک لە جێ خۆیان بێ بەڵام ئەگەر تۆزێک هەوڵیاکەوە قەیناکە تۆزێکی هەیە خۆمان بە کوردی پێڵەن سەرفی نەزەر خۆی عەرەبیە صرف نظر ئەگەر ئەو سەرفی نەزەرەی تیابێت تۆزێک هەل ئەبێ ئەمە پێڵێن ون یعنی هەردووک ئەیبنەوە لە کارەکە بەڵام زۆربەیان کە گەیشتە ئەو دەرەجەی پەرفێکشنیسمی زیاد لە حەد کە ئیتر کاریگەری کرد لەسەر ژیانی مرۆڤەکە ئەوە وەکوتم لەسەرەتا خۆی لە عەزاباژی چونکە مەرج نییە دەوروبەرەکەی هەموو شتێکی بە قسە بکەن مەجبوریش نین هەموو شتێکی بە قسە بکەن یعنی ممکنە پێی ناخۆش بێ ئەو بەڵام ئەوان دەڵێن پێ ناخۆشە بڕۆ ئاوی سارد خۆرەوە تۆ خۆت نەخۆشی بۆیە واکەی ڕەنگە وای پێ بڵێن بەڵام حەلەکەی چییە حەلەکەی لە هەردوو لا ئاینەن وەکو دانستان وەکو مفاوەزاتەکە هەردوو لا تۆزێ تەنازل بکە بۆ ئەوەی ئیشەکە بڕوا بڕێوە بەڵام کە گەیشتە ئەوەی وەکووتم ئەبێ قاتەکەی بزە بدوا بێ بۆ ئەنباغەکەی بزە بدوا بێ خۆپچەکانی واداخرا بێ ڕەنگە دەجار ئەمە لە بەعزە کچانی شایبینین بەس ئەوە پەرفێکشنیزم نییە ئەوە ترکش تەبیعەتی وایە حەزەکات جوانترین شتی لە بەرابێ بۆیە لە بیدایەتەوە چم لە ڕەگەزەکانە جیا کراوەتەوە کامیان تۆزە زۆرتریانە بێ پەرفێکشنیزمی پێ ناڵێن ئەوە ئیتر تەبیعەتی کچ وایە تۆزێک واسواسێکی ئەبینی ئەچێتە ژوورەوە گە ژووری خۆی هەبێ هەتا یەتە دەرەوە قارجل ئەگۆڕێ و لەسەر سەیری خۆیەکە لە ئاوێنەوەمانە ئەوە شتێکی تقریبان بۆ بە کەلتور باوەڕ ناکەم ژنی ئەژنەبی وا بکە لە بەعزە ژنی ئەژنەبی هەمووی نا لەبەرەوە ئەوە کەلتورە ئەوەی باوەڕ ناکەم نەخۆشی بێ پەرفێکشنیزم ئەوەیە کە تۆ ئیتر ئیشەکەت بۆ نەڕوا بە هیچ شێوەیەک یعنی ئیشی خۆتە تۆ دکتۆری نەتوانانی دکتۆرێکە بکەی من یەتە بیرم کە
بڵێن دکتۆرێکی گەنج بووم مقیم بووم ئافرەتێکمان لەگەڵا بوو ماوە ئافرەتە سە لێرە نییە لە دەرەوەی عێراقا ئێمە دەورمان ئەوە بۆ وەکو دکتۆری مقیم زەختی نەخۆش و نەبزی نەخۆش و شتیوامانەگرد و ئەگەر شتێک هەبوایە ئەمان نووسی بۆی بەیانی کە دکتۆرە گەورەکە هات پێی بڵێن ئاوایە و ئاوایە هەمومانەگەڕان بەسەر نەخۆشەکان هەر کەسە چەند نەخۆشێکی هەبوو ئەم دادەیە زەختی نەخۆشەکەی گرت سێ کەسی بانگە کرد تخوا تۆش بۆم بگرە ئەو زەختە بزانە باشم گرتووە ئێتەوە مانایەوە تۆ ئیشەکەت نەکرد یعنی تۆ دکتۆرێکی مقیم بی نەزانی زەختی نەخۆشێک بگری بە مەزبوطی ئەوەنە ناڕازی بی لە خۆت ئەوەنە بڵێن سیقەت بە خۆت نەبووەنە باوەڕت بە خۆت نەبوو تەمانەوە حاڵەتێکی ئاسایی و ناتەبیعیە لەبەرەوە یعنی بەڵێ ئەگەر کاریگەری کردە سەر یەکەم شت بڵێن شخصەتی نەخۆشەکە شخصەکە لەناو خەڵکا تۆزێک کەمە بێتەوە چونکە بە چاوێکی تایبەت سەیر دەکرێت وەکو خەڵکی تر سێر ناکرێت و نەیشی توانی کارەکانی بابڕێوە ئەوە دیسانەوە نەخۆشە یعنی با بڵێن خەیاتێک ئەگەر وابێ تۆ بچی بۆ لای و پێ دەڵێت دوو ڕۆژیکە وەرەوە تۆ دوو ڕۆژیکە بڕۆی تۆ هێشتا هەر تۆزێکی لێرە بڕیوە تۆزێکی لێرە بڕیوە تەمان تەبیعی نییە یەک حاڵەتی تر هەیە حەزم کرد باسی بکەمەش ڕۆژێک لە ڕۆژان ئەوە بکەوتم ویستمان باسی بکەین و باسمان نەکرد ئەو کەسانەی کە خوو بە سیمای خۆیانەوە ئەگرن تەبیعەتی خۆیان ئەنجا پێشتر بەس لوت و دەموچاو بوو ئیسا ئەو نەعشانش قاچە و ڕان و ئەمانەی تریشە ئەوەیش دیسانەوە مشکلەیە جۆرێکیان هەیە لەمانە ئەگەر چوو بەلای دکتۆرێک وتی تۆزە لوتم وا لێ بکە یا گوێم وا لێ بکە ئەگەر ئەو دکتۆرە نەزانێ ئەم کەسە لەو نەوعانەیە بێتر تووشە بێ بەدەستەوە ئەبێت 40-50 ئەمەلیاتی بۆ بکە هەمووشی بە خۆڕایی ئەبێ بۆی بکات چونکە کابراڵە بە مەزبوطی بۆ نەکردو ئەچێتەوە بۆ لایەوە ئەچێتەوە بۆ لای ئەمیش جۆرێکە تقریبا لە پەرفەکشنزم بەس ئەمە نەخۆشیە پێڵەن دیسمۆرفۆفۆبیا یعنی ئەو کەسانن کە بە شێوەی خۆیانیان تیا هەیە یعنی من و تۆ ئەیبینی سەیرەکەین ئەڵەی گوڵە بەس ئەو کە سەیری خۆیەکە ئەڵێن یەک دەرەجە لار بووە بەلای چەپا یەک دەرەجە لار بووە بەس خەلەلەکانە بینێ خۆی خەلەلیش نییە ئەو خەلەلی ئەنجا ئەمە ناڵێن پەرفەکشنزمە بە زۆر نزیکە لە پەرفەکشنزم بۆیە ئێستا کە پۆلێ نەکرێن واسواسیەکە و پەرفەکشنزمەکە و ئەمەش لەگەڵیا بە پێڵەن بۆدی دیسمۆرفیک دیسۆردەر هەمووی بە یەکەوە پۆلێ نەکرێت چونکە نزیکن لە یەکەوە زۆر باشە جا دکتۆر ئەوەنەی کە جەنابەت باست کرد هەندێک جار ئەم کەسانە بۆ خۆیان زۆر لانە هەست بۆ نائاسوودەیە نەکەن خۆیان لایەن وابێ ئەمە ئاساییە بەڵام چواردەور بەدەستیانە لەنە زۆر ئزعاج بێ چارەسەر بۆ ئەم کەسانە بە چه شێوەیەکەوە ئەگەر کەسەکە بۆ خۆی لەسەر کێشەکە یان لەسەر نەخۆشیەکە ئاگادار نییە بەو چاوە سەیری ناکە چۆن بکرێت کە وریا بکرێتەوە لەسەر نەخۆشیەکەی بەڵێ یەکەم ئەگەر تۆزێک کەسێتەکەی ئەم سیفاتانەی تیا هەبوو ئەوە بەڕێی من لی گەڕێ و ئەوە چۆن شکلمان و دەموچاومان و ئەمانە خواوا درستی ئەوی ژوا خوا درستی کردەوە کێشەی نییەوە بەڵام ئەگەر گەشتە ئەوەی کە توانای ئەنجامدانی کارەکانی نەما گەشتە ئەوەی کە دواکەوتوو بوو لە ژیانە بە شەرتی ئەو خۆی حەزەکە باشترین کەس بێت لە ژیانە و بوو بەهۆی دواکەوتن لێرا وەکوتم دوو قۆناغە قۆناغی یەکەم کە سوکارەکە هەستی پێکەن خۆی ڕای پێ نییەکەوە ئەم وایە ئەوە ئەبێ بە شێوەیەکی جوان و بەڕێکوپێکی داینیشێن و قسەی لەگەڵا بکەن بڵێن کاکە تۆ ئێمەش وەکو تۆ کەسێکی ئێمەی حەزەکەین باشترین شتت هەبێ و بگەیتە باشترین قۆناغ و پلە بەڵام بەم جۆرە ناگەیت دۆڕاو ئەبی لە ژیانە ئەبێ چارێکت بکەین ئەبێ ببین وەلای کەسێک کە بتوانێت یارمەتیت بە ئەمە قۆناغی یەکەمە قۆناغی دووهەم کە خۆی درکی پێکرد ئیتر چکە دوای ماوەیەک درکی پێەکە ئەم شتانەی کە ئەیکا هەڵەیە و دوای خستووە لە ژیان دووری خستۆتەوە لە ژیانەوە یەکشتمان لەبیێت چوو باسی بکەین ئینسان کە زۆر تەمەنی زۆرە بێ جتە تەمەنێکی گەورەوە تەمەن هەڵک شێ با بڵێن صفاتی ئینسان لە ناو کەسێتەکەی هەمووی زەختر ئەبێ مبالغەی تیا ئەبێ یعنی ئەگەر دەست بڵاو بێ دەست بڵاوترە بێ ئەگەر ڕەزیل بێ ڕەزیلترە بێ ئەگەر تووڕە بێ تووڕەتر بێ ئەگەر پەرفێکشنست بێ ئەوە زیاتر ئەبێتیایە اینجا مەقسەدم ئەمە و ئەوانەی تریش کە گەیشتە ئەوەی مرۆڤەکە ئیتر مشکلەی هەبوو لە ژیانیا وەکوتم خەفەتیە خوارد تووشی خەمۆکیەکات ئەوە نەعەزاب بخوا ئەوە خۆی ئیتر ئەڵێ کاکە بخوا تەحملم نەما چارێکم بۆ بکەم اینجا چارەکە چییە؟ ئێستا ڕەنگە پرسیارەکەی ئەی قۆناغە گرنگە چارەسەرەکە جاران بەس دکتۆری دەرونی ئەیتوانی چارەسەری ئەم جۆرە نەخۆشیانە بکە و
بەس دەرمان هەبوو بۆ ئەم جۆرە حاڵەتانە بەڵام ئێستا کۆمەڵێک شت هەیە ئێستا کاونسلەر هەیە یعنی ئەو کەسانەی کە ڕێنمایی خەڵگەکەن سەراپست هەیە ئەو کەسانەی کە چارەسازی دەرونین پیانەڵێن چارەسەری خەڵگەکەن هەروەها توێژەر هەیە توێژەری دەرونی هەیە ئەمانە بەگشتی ئەم خەڵکانن کە ئەتوانن هەتا حدێک ڕێنمایی بکەن ڕێنوێنی بکەن و هەروەها جۆرێک هەیە پێڵەن بیهێڤێر تەرەپی پێڵەن چارەسەری ئاکاری چارەسەری بکەن لە ڕووی ئاکاریەوە ئەمە هەمووی تەکنیکە کە باسی یەکەم یعنی ئاوا بەدەم زۆر خۆشە بە نیو دەقە باسی یەکەم هەر یەکێک لەمانە ڕەنگە 2 هەفتە و 3 هەفتە و مانگ و 2 مانگ و 6 مانگی بێت اینجا ئەگەر گەشتە ئەوەی لی کرد بە خەمۆکی یا لی کرد بە واسواسەیەکی زۆر قوڵ ئەوە 100% پێویستی بە دەرمانە چونکە لەم حاڵەتە کۆمەڵێک مادە هەیە لە ناو مێشکی ئینسانە خەلەلی تێکەوێت تەوازنیان تیا نامێنێت بە دەرمانەکانی دژە خەمۆکی و دژە دڵەڕاوکێ ئەتوانین چارەسەریان بکەین